سڵاوم کاتان باش بەڕێزان برگەی ڕۆژنامەوانیتان پێشکەش دەکەم و ئاژانسی هەواڵی AFP بڵاوی کردوێتەوە هۆڵەندا لێکۆڵنەوە دەکات لە دوو ڕوودا و کەوا گومان دەبرێت بەهۆی هێرشە ئاسمانیەکانی هۆڵەنداوە بۆ سەر داعش هاوڵاتیانی مەدەنی کوژرابن یاخود بەرکەوتوو بن. حکومەتی هۆڵەندا لە ڕوونکردنەوەیەکدا بۆ پەرلەمانی وڵاتەکەی ڕایگەاندووە تا ئێستا 1300 هێرشی ئاسمانی لەلایەن هۆڵەنداوە ئەنجام دراوە و گومانیش دەکرێت کە لە دوو هێرشدا هاوڵاتیانی مەدەنی بەرکەوتوو بن. وەزارەتی بەرگری هۆڵەندا ڕایگەاندووە بەهۆی بەردەوامی لێکۆڵنەوەکان زانیاریەکان و لێکۆڵنەوەکە بۆ ڕایگشتی تا ئێستا ئاشکرا نەکراوە. لە وڵ ستریت جۆرناڵی ئەمریکی بڵاوکراوەتەوە بەرپرسانی ئەمریکا ڕایان گەاندووە دژایەتی تورکیا بۆ هێزەکانی پێدا کاریگەری دەبێت لەسەر ئۆپەراسیۆنی دژ بە داعش. ڕۆژنامە ئەمریکیەکە ئاشکرای کردووە بەهۆی جیاوازەکانی ئەمریکا و تورکیا لەبارەی پێدەوە مانگی ڕابردوو جۆ بایدن جێگیری سەرۆکی ئەمریکا سەردانی تورکیای کرد بۆ گفتوگۆکردن لەگەڵ بەرپرسانی ئەو وڵاتە واتە تورکیا. لە ماڵپەڕی گاردیانی بەریتانیش بڵاوکراوەتەوە دەیان هەزار ئاوەرەی سووری بەهۆی هێرشەکانی رووسیا و ڕژێمی ئەسەدەوە ماڵ و حاڵی خۆیان لە حەلەب جێهێشتووە و لەسەر سنوورەکانی سووریا و تورکیا گیریان خواردووە. هێشتا هیچ ئاماژەیەکیش نییە کە ئەو پەنابەران نوێیانی سووریا لەلایەن تورکیاوە قبول بکرێن. نومان کورتوملوش جێگیری سەرۆکوەزیرانی تورکیا لە دیدارێکدا لەگەڵ CNN تورک ڕایگەاندووە تورکیا چیتر توانای وەرگرتنی پەنابەرانی زیاتری نەماوە. لە ماڵپەڕی دوێچە ڤێلەی ئەڵمانیش بڵاوکراوەتەوە ئیسپانیا گروپێکی سەربەداعشی دەستگیر کرد. هێزەکانی یاسایشی ئیسپانیا گروپێکیان دەستگیر کردووە کە لە بواری پشگیری دارایی و دابینکردنی چەکدا بۆ داعش و بەرەی نووسرەکاریان کردووە. دەستگیرکراوەکان 7 کەس بوون و لە ناوچەی ڤالێنسیا و ئەبیکانتنە لە ڕۆژهەڵاتی ئیسپانیا دەستگیر کراون. گروپەکە بە ناوی کۆمپانیایەکەوە کاری کردووە و بە باشترین شێوە خۆی ڕێخستووە و لە ڕێگەی تۆڕێکەوە پەیوەندی و هاوکاری لەگەڵ گروپی داعش لە وڵاتانی تری ئەوروپا هەبووە. کارەکانیشان لە ڕێگەی بەندەرەکانی ئیسپانیاوە بەڕێدەکرد و بە کۆنتێنەری گەورە و کەرەسەی چەک و بۆمب و تەقەمەنی و کۆمپیوتەریان ناردووە. هەروەها بە پارە و سیستەمی پەیوەندی و بە ناوی کۆمەکی مرۆیی و خێرخوازی کۆمەکیان بە داعش گاندووە لە عێراق و لە سووریاش. لە ماڵپەڕی تودەی زمانی تورکیش ماڵپەڕەکە ڕایگەاندووە هەرچەندە پێدە بە فەرمی بانگهێشتی گفتوگۆی ئاشتی سووریا لە جنێڤ نەکراوە بەڵام بەناڕاستەوخۆی بەشداری و گفتوگویانە دەکات. تودەی زەمان باسی لەوە کردووە کە هەیسەم هاوسەرۆکی ئەنجومەنی دیموکراتیکی سووریا کە لە عەرەب و کورد پێک دێت پێشتر هەڕەشەی بایکوتکردنی گفتوگۆکەی کردبوو ئەگەر هەردوو هاوسەرۆکانی پێدا ساڵح موسلیم و ئیلهام ئەحمەد بانگهێش نەکرێن. دیموکراتیکەکان ڕایان گەاندووە کە نەتەوە یەکگرتووەکان ڕێگایەکی دۆزیوەتەوە بۆ بەشداری پێکردنی پێدا بە شێوەیە کە ئەندامانی ئەنجومەنی دیموکراتیکی سووریا بەشدار دەبن لە گفتوگۆکەدا لە جنێڤ. بڕگەی ڕۆژنامەوانی پێشکەشکردن کاتێکی خۆش.